یانەی سەیسایەق نەیتوانی جارێکتر دڵیاندەرانی خۆش بکات و لە یاریگای خۆی دوو خاڵی دیکەی لە یاریەکانی خولیپلەی چیانەکانی کوردستان لەدەستا لە درێژەی یاریەکانی هەفتەی یەشتەمی خولی یانە پلەیەکەکانی کوردستان لە نێو یاریگا و هاندەرانی یانەی سەیسادەق میوانداری کۆی دومی ڕزمەندیەکەی کرد. گێمی یەکەمی یارەکە بە یەکسامبوونی بە گۆڵ کۆتایەت لە گێمی دومیشدا سەرەڕای پاڵپشتی تاوی هاندەرانی بەڵام تیپی خاونیاریگان ئەنتوانی گۆڵ تۆمار بکەن و کۆیش بە ئەمان شێوە سەرکەوتونە بوو لە گەشتن بە گۆڵی ڕکابەرەکەی یارەکەش بە یەکسامبوونی بێگۆڵ کۆتایەت و کۆیش پارێزگاری لە پلەی دومی ڕیزبەندی کرد. پێشەشی بەنای خوای گەورە بەخێراتنی کەناڵی پەیامەکەم وەکو خۆتان بینیتان ئەمڕۆ لە یاریەکەتان لە نزیکەوە بینی یانی سەیسایەق لە دوای شکستی هەفتەی ڕابردوو ئەمڕۆ توانیمان ئاست و ئەدایەکی جوان پێشکەشکەین بەڵام ئێمە یەک کێشەی زۆر شێشێکی ئێمە ژوکو خۆتان نەزان و هاندەرانی ژەزانن ئێمە موفق نابین لە گۆڵکردنا تموحی ئێمە ئەوە بوو ئەمڕۆ بتوانین سێخاڵی یاریەکە لە ساحە بەردەم جەماوەری خۆمان حەزم بکەین بۆ ئەوەی بتوانین هیچ تۆزێ بچین پێشەوە ڕیزبەندی بەڵام ئەوەش حەمد و سەنای خوایە موفق نەبووین ئەمڕۆژ لە گۆڵکردنا و کێشەی سەرەکی ئێمەیە بەڵام ئینشەڵا هەوڵ دەین پشتیوان بەخوای گەورە بۆ یاریەکانی داهاتوو هەرچۆنێ بتوانین زیاتر لە ڕیزبەندی پێشەوە بچینە پێشتر و ئەم دۆخەنا لەبارەش تێپەڕێنین ئینشەڵا. سەرەتا بەناوی خۆ بەڕاستی دەستخۆشی لە ئەرزانەکانەکەم توانیمان ئەمڕۆ لە تایمی یەکەمەوە ئاستە نەبوو پێشکەشیکەین ئەوەی کە ئێمە شەمانیستەوە ئەنجامەوە نەبوو و بەڕاستی سوپاس بۆ خۆ توانیمە لە تایمی دووەم باشتر بین چەند فرسەیەکیشمان بۆ توانیمان بڵین فرسە بقۆزینەوە گۆڵی بۆ بکەین بەڵام نەمانتوانی ئینشەڵا لە یاریەکانی داهاتوو بتوانین ئەو فرسانە ئەو هەلانە و بخۆزینەوە